ئەوە بوو بە 12 سەرکەیزە خەرجەکەینە تا خواتەریشی هاست قشەرە گوێمەنێ بەڵام دێ پێنجیە ئەم دیارەشینانە نا تۆش ئەم وردانەش ڕزقی ئەو مناڵە پسکۆلێ حسن أفندي حسن أفندي حسن أفندي باي خودت شوكو ساعاتي صارنا ليها حسن أفندي حسن أفندي بوني دلو بيسا حسن أفندي ويجري يوكم من الهواء بمفاري حسين أفني حسين أفني هم موظفتان حسين أفني قبري باق ميسان برينا حسين أفني حسين أفني هاي ها حسين أفني ساكا بلى لا
حسين فنيه باشا فنو ساعتك چاچی سلامه بیا خوا چۆن چی کرێکارەکان مانەگرن بۆ مناڵمان بگرن جۆ بگرە پێ بڵێن هەرچی کرێکارێ خوار جوڵایەوە پەلی ئەگریت وەرگینتە دەرەوە باشە تۆڵکن نەبێ بەتاڵەمان زۆرە پەتمان ناکەوێ مدیر ناوەڵایەتە نهاتووە تۆڵکی مدیرم نەبێ من کە مدیر هار من خۆم ێگێرم تێگەیشتی باشە خواحافیز مەحا بەڵێ ئەوە تۆ کەڕی بەخێر بێ سەلامەن نەبی باشە وەرە پێشەوە بزانم پێم بڵێ بزانم تەشریفم بەیانەی کەی هاتووی بۆ دەوام حسێنەفی ئەم بەیانیە زۆر زوو هاتن نانە هەرۆکو ڕۆژان هاتن هەروەکو ڕۆژان هاتووە ئەوە بۆچی دەم و پلەیە بەیەبەکە کێک چووی لە بەرچاوم ناوەڵا تێک نەچوە وەرە پێشەوە ڕاست پێم بڵێ بزانم کەی هاتیەم بەیانێ وەڵایە ئەم بەیانیە وەکو ڕۆژان هاتن حسێنەفی باش کەواتە عیلاجت دەکەم عیلاجی چیمە پێ حسێنەفی چیم کردو پیشانت دەیان چی کردووە باشە چیم کردو حسێنەفی خۆم ئەزانم چی کردووە حسێنەفی من کردم و تۆ نەیتی حسێنەفی حسێنەفی ساحێبی چوارتە سەرخێزانم حسێنەفی چۆتووە حسێنەفی 15 ساڵە منم دایرایە ژەکەم حسێنەفی 20 ساڵە لەم دایرایی شەکا بۆ منی شەکەی حسێنەفی بۆ خاتری خوا حسێنەفی ڕەحمێ بە ماڵ و مناڵم کە حسێنەفی بە تۆ بۆ من چی بە ئینسانێکی وەکو تۆ کە هەست لە مەسئولێت ناکەی تۆ ئەبێ فەڕاز مەسئولێتەکەی چی بێ حسێنەفی دەستم دامێنێ حسێنەفی جۆ بگرە ئەم جارە عەفو دەکەم جا ئیشکەش خوا زۆرێ تێگەیشتی وەرە ئێرەوە پێ بڵێم ئێستا ئەچی بۆ ماڵی ئێمە وەرە واتەکەم بەرێ دانی لەوێ ئەچی بۆ ماڵی ئێمە تێگەیشتی پێیان ئەڵێی دوێنێ حسێنەفەنی ڕای سپاردن کە بێم پێتان بڵێم چون لەگەڵ مدیرە چوو بوو بۆ هەڵەبجە تێگەی حسێنەفی هەڵەبجەی چم حەلی لەوا چێگاڵتە بە قسەکانم بێت ناوەڵا حسێنەفی جەنابەت دوێنێ لێرە نەبوویت ئیمڕۆژوا لێرە نی یعنی ئەم دوور و درێژەی پێ ئەرێ من چی و پێ ئەڵێم تۆ ئەچی وا ئەکەی ئەڵێ حسێنەفەنی دوێنێ لەگەڵ بیرا چوو بوو بۆ هەڵەبجە پێی وتم کە بێم پێتان بڵێم بەڵام من لەبیرم چوو تێگەیشتی حسێنەفەنی دوێنێ سەر لە بەیانی مناڵەکە هات و منیش پێم وت کە باوکی پاو کەوتە بوو لە خەماڵی سەڵتەنەتەکە دەکمەڵێ بە خوڕ گیرێ ئاوا مەحە بۆچی ئاشوبێک بۆن نامەوە تۆ سەیری ئەم سەر و فەستاڵەکە چاون لێبێ باشە کابرا تۆ بۆچی ناڵەکەی هێنایە سەر حسێنەفی هاتوو بە شوێن باوکە خۆ بێ بڵێم ئەوە باوکم لەوێ
من خەمی هیچم نییە ناشترسم جۆ بگرە لەگەڵ تۆمە بەڵێ جەناب پیاوی ناترسی تەڵا فەرموو من مەقسەدم ئەوەیە دەنگم نەچێتە دەرەوە و دراوسێ گوێی لە دەنگم نەبێ وایە یان نا بەم گردنم ڕاستەکەی ئەژنا خۆ من مەقسەدم هیچ شتێکی تر نییە حسێن فەی قسەیەکەم عاجز نابی زۆر قسەیان کرد هەر ئەوەیان لە دەرجێ عەباکە بن بەسەریان نابڕۆن و بڕۆدەرەوە بڕۆدەرەوە مۆدەی ئێستا بڕۆدەرەوە چاو دەیستاوە تۆ سەیری کرد چۆن تۆش بووین بەدەست ئەمانەوە چۆن تو نابیت لە نەوتی حسەینە فەنگی کرێکار مەعاشی وەرگرتۆیان نا بەگم بەخێر بێ من دوو ڕۆژەکراوم بە مدیریم کاردێت شتی وا ئەبینم و شتی وا ئەبیستم وەختە لێشکم بخەر هەیوێ قەزاوی جا ئەوانە لاتو لەوێرن چایان بە چی تێرە بێ دەریان کە ئەوانەی پێش من زۆریان دەرکری سوودێکی نەبوو بەسەری تۆ پێش جەنابێ کە عەلێفەنی ئەلەم دائیرەیە بەڕێوەبەری ئێمە بوو هەرچی شتێکمان بۆ ئەبرد ئیمزای ئەکرد و پاک و تەمیز و ئیشەکانیشمان زۆر بەباشی ڕۆیشت زۆر بەباشی ڕۆیشتووە بە چی یاسایەک تا ئێستا مەعاشی کرێکار سەرف نەکراوە جابێ قەزاوی ئەو کرێکارانە چایان تێر نابێ بە هیچ شتێ دەریان کە هەموو شتێک چاکە بێت وایان پێ مەڵێ چونکە منیش هەژارم باوکم بە فەرڕاشی تەیدیانم و کولەی تەواو کوردم شەرت بێبم بە لەم دایرەیەدا یان مەعاشێکی تیا وەرناگرم یان سەرێنە دروستێکە بخوا ئەبێ بە قسەی من ئەکەی دەریانەکەی ئەموو کارێکیشمان زۆر بەباشی ئەڕوا بەڕێوە ئەوانەی پێش من زۆریان دەرکردۆ هیچ سودێکی نەبوو ئاخر جەنابتانێ جەنابمان دەنابمان من لێرەدا تاقە کەسێکم بە تەنها هیچم پێ ناکرێت ئەوەشی دەست و پێوانێک کە هەرێخەی بەڕێوەبەرەگێتەوە ڕۆژتان باش ڕۆژ باش باش گواستنەوەی بەرهەم لە کارگە بۆ ناو شار 12,000 دینار بۆ بگم چەند ساڵە هەروە ڕۆشتووە چەند ساڵ هەمەخۆشیت بەرهەم ئەجۆزێتەوە لە کارگە بۆ ناو شار بگم نزیکەی 9 ساڵە هەر ئێستا لەوی دەسەنیتەوە ئەیدەی بە مراقەبە بگم آخر حەمەخۆشی بەک شارەزای ئیشەک هەیە زۆر شارەزایە لەلایەکەوە بەشی تۆیە لەلایەکیشەوە بەشی حسەینە فەنگیە لە مەولاشەوە دۆیە ڕازێکە جا شارەزایی لەوە زیاتر چۆنە بێت بەسەری تۆ خراویان تێگەیانووی بەخوانە حەرام پێیان گەیاندووە مەعەدان باش ئێوە پێم ناڵێن ئەم حساب و کتابەی بین ئێوە و حەمەخۆشی بەک چەندی گوێوەریە بێقەزاوی من ئەوە 10 ساڵە ئەم دایرەیە خزمەتەکەم بەسەری تۆ تا ئێستا هیچت پێی نەوتم بەری چاو کلیپێوەیە تۆ سەبر بکە و یەک دوو مەعاژوەر بگرە و ئەوسا لە هەموو شتێگەریت من زۆر باش تێگەیشتوم من نەوەی نوێم بیری نوێ کردەوەی نوێم ئەوێتان تێگەیشتی بەڵێ ڕۆژتان باش ڕۆژ باش تا چیتانەوێت کێشێکی بەنای خۆم و لیژنەی نەقابی و هەموو کرێکارانی کارگەوە بە خێراتن دەکەین سپاستان دەکەم و ئەو داواکارانی کە داوامان کردبوو و خسومان تەپێشا و بەڵکم بەم زوانە بۆمان جێبەجێ بکەین چاو بە داخوازەکانتانە ئەخشێنم پەیمان بێت چی دەتوانامەڕێ بۆتانی بکەم بەس نێڵم کار لە کارگەدا بوەستێ حسەینە فەنگی بەڵێ هەر ئێستا مەعاشیان بۆ سەر بکە بەڵێ باش
سپاس بۆ خۆ سپاس بۆ تۆ سپاس نایە مافی خۆتانە لەسەر مافی خۆتان دەست بە گەوری شێراکەن هەر ئێستا مەعاشیان بەسەرە بەڵێ باشە ئێستا قیمەتیان بۆ قیمەتی و دامن ئەم هەموو ناوە لەکوێ بێن بزانم لەم دەفتەرە تایەت نەها ئەو فایلە بەرە بۆ لەتیفە فەنی ئەوە منیش ناوەکانم داناوە بڵێ قایمەیەک لای خۆی بکات بۆ مەعاشی کرێکارەکان بین لێشەوە پێی بڵێ چایەکم بۆ بێنێ ئەی دنیا کە ئێمەش تازە بووین ئاوا گەرم و گوڕ بووین لەسەر ئیشکردن سێنەفەنی کە سووتی دینارە بینە ئیشەکە بە پیاوانەیەک سەرێ لە کارگادم فەرموو سێنەفەی بەڵێ ئەم بەیانیە تەلەفۆنم لەگەڵ بەغادا کرد بەڵێ لە ماوەی داهاتوودا مداخلەکان دێن لەم هەفتەیەدا بەڵێ. هەرچی حساباتە تەواویکەن ئەمەوێت چاوان پێکوێ بەڵێ باش بەڕاستی ئەم کابرایە خراپیان تێگەیانوە لەوە ئەچێ تیان گیانە بێ کە من هیچ ئیشێک نازانم تۆ بڵێ مدەقیق و شتیوا بێ بۆ حسابات و شتیوان مەها مەها باە مەها تۆزی ئاوم بەرێ ئاو ئاوم بەرێ ئەو بۆچی وایە تۆ حسێن ها سێنەفەنیاڵی ناساغی پانزە ساڵ کا 16 ساڵە من نەمدای لاریژەکە لەم قەسابخانەیە پێمەکەن گەن لە قەسابخانە حەیوان سەرە بڕەمەڕام لەم دایرەیە ئێمە دەرام خەکە خۆ حسێنەفەنی نامەخۆی لێ نەبێ دانیشم لێ لێم تۆڕێ ئەخە بۆچی حسێنەفەنی سەبەب چییە؟ ئەمێرە ئیشی کەسوکاری ژنەکەشم پێیەکە ڕۆژی 3 سەعات داوانیشم لە ماڵایە لە ماڵی خۆی و ماڵی خەزوری ئەبێ حەدیقە بووم ڕێحانە ڕەشەیان بۆ بکەم نعنایان بۆ بکەم خۆ بە بەشش کوڕم خۆداکە عەتیقان خۆ عەتیقانمان لێ پستێنێ پێڵم عەتیقان فام ئەوە چی ئەوە بڕۆ نیک کیلۆ گۆشتم بۆ بکڕە هەمووی غەز بێ و هەمووی بەز بێ 1 کیلۆ تەماتە بێ ئاوان ڕۆژ باش ئەوە کوان سێنەفەنی لە تێفەنی دیارێ بەخێر بێ بەکەم
حسين الفني دوێنێ لە دەواما تۆزێکسی گێشا ڕۆشتەوە ئێستا دەتەرسم هەرچی بێژێ بۆی وا نەهاتووە جاگەر نەها دەچم بە شوێنیان باشە کاتن هەواڵم بەرێ بەسەماچ جەناب کە مێزەکەتم تەنظیف و منەظەف کرد ئەمەم دۆزیەوە ئەتەوێت بۆ تۆ قوڵبەن جەناب ناکرێ لەسەری مەڕە بیرێنە من کە بە ساحێبی گونیە دینار من کە بە ساحێبی گەڵابەیە پەنجایی دەرچۆ قەسانەیە نەجاتم کرد شەر بێ و خانووی ماوی داوشم تێگەم بیکەم بە سێژول و حەدیقەیە زۆر خۆش بێ دەمێکە کەماتم زۆر لە کۆنەوە وەڵڵی 24 لە ساڵم بیتاقەیە فرمێستەرمم دەمدەچوو تۆ بڕی خوا بیگە حسێن ئەفەنی حسێن ئەفەنی بەخێر بێ یاخوا ئەوە بۆڵە چیتە مەحە والله حسين الفني لبر خو مومتي تو باقم أكر كمرحوم كان رفيقي مرحومي باقم بوا إن جاوانية بلا والله شو تحية إمكاني أما في حبك حسين الفني أو شاكة رأسك ئەوە من مەحە چەند جارم پێوتی وتم دەستکاری ئەوراقی سەرم مێزە مەکە 20 جارم پێوتی من مستەنەد دانێم من ئەوراق دانێم من کتابی لێدانم دەستکاری سەر مێزم مەکە مەحە حسين الفني أي نابي فاقو تميزي كم أين أخوار بفوق هذا بفريق فاتشي كم وخوشم جي أخو مخلنوار من أوراقي تون بوشية تو بويا رياسة بتاعي يا رزاق لفوتو كنت تقسلب من خزمت دەکەم و یەم و ئەڕۆم و دوای دەوامیە ماوە خزمەت دەکەم و ئەمە چیە بەدەستەوە مەحە ئەوە ڕزقە و بەرەکەتە فێری دزیش بووی دەمێکە هەستم پێکردووە کە دەست پیسی تێگەی دەمێکە ئاگام لێتە حسێنە فەنی بەداخەوە کە تۆ ببنەڵی 15 ساڵ لەم دایرە تا ئێستا و کە قەڵەمێک براوە چۆن بەمنەڵی دەست بێنە بزانم چیە بەدەستەوە بێنە ئەمە جەنابی مدیری عام پێی بەخشیوە فێری دزی مدیریش بووی بەخوا شتێکی ماقولە حسێنە فەنی چاک عیبە تۆوا بەمنەڵی نەوەک جەنابی مدیری گوێی لێ بێ تۆ من بۆ ئیتیهامەکەی بەدێ بێنە بزانم چیە بەدەستەوە ئەوە ڕزقە و بیتاقەیە ئەمە بیتاقەیە دەبێنە بێنە بێنە نیوەی گەیمە شەریکینەوە بێ پارەکەشم بێ تێنج وەرە نیوەی چی و شتی چی دەبێنە دەستم دەی پارەکەم مەترسەت مەرێ قڕبەسەرەوەی لە تۆ ناترسێت بێنە دەی بێنە بێنە چەندەکە نیوەکە نیوەکەی کاتە 2 ڕوپێ و نیو 2 ڕوپێ و نیو ئەوە دەنگە چی بوو وازان ئەو دوو بیتاقەیە لە ئیشوکاری کردوون نەخێر ئەوە ئەوراقێکم لێرادا نبوو دوێنێ نیوەڕۆ ئێستا دۆزیمەوە لێرا بوو وردەشم پێ نییە ئەوە 2 پەنجایی دەبگرە دەست لەمەش بازی وەرگرت بیێرە دەستم دەتەکەی خۆش ڕاوگرە بۆ خۆت هەڵم گرتەوە شەریکیشی دوونەوە نە بەڵێ ئابەخواتە نازە حسێت ئەمە نوعەیەت نازە دوونەوە باشەوە شەریکی لەو لە تەی تۆش لەو لە تەی منیش بەسەری تۆ ئێمە لە زۆر کۆنەوە ماڵمان جیاوازە یاخوا ئێمە کەی ماڵمان بەش کردو ئەمە یەک
دووها ئەگەر هی خۆم دەرچوو ئەوە ئەمە حەقی خۆم و حیسەی خۆمە ئەگەر هی تۆش دەرچوو ئەوە ئەوسا قسەیەشی لێکەین ئەگەر هی تۆش دەرچوو خێر خێرە بێ ئینشەڵڵا پارەم بەرێت قۆرە ناکەم پارەی بەرێت چێ قۆنگەرەیە کرێت کچێ من سێ ڕۆژە قۆنگەرەم بۆ کڕی بە 3 دینار و نیو پارەی چی و شتی چی ئەوە تۆڵەی چی جاوە قۆنەرەیە ئەنجای تر قۆنگەرە لەکوێ بێنم بچم بۆ ئەوروپا بۆ بکڕم ئەتێ ڕەسەبەکان ناگاوتەمان پێ بکەن ئەمە هەمووی ئیشی دایکەکەتانە دایکەکەتان وەتەن فێرەکە جا دایکم بڵێتی بڕوە دانیشە دانیشە بۆ شێوە ڕێک دانیشە مەحا بەخێر بیت چا ساردی تۆ منە بۆ قسەکەی ئەو دەدینارە بەرە وردی کەرەوە و خێرا بۆم بێنەرەوە دیناڕۆیشیش لەگەڵ دەستی بێنە دەی کلاسەکان بڵێ چی وەڵا هاتووم چاوم بە باوکم کرد تۆ زیشم پێ باوکێ لە دەرەوەی چاوەڕێ بکە تایەتەوە دانیشە فەرمو دانیشە دانیشە فەرمو دانیشە دانیشە بۆن بە شەرمەی دانیشە فەرمو بەخێر بێت خۆش بیا سپاس کوڕی دانیشە داوەت چییە؟ عەبدولقادر قوتابیم لە پۆلیسیەم ناوەندی منیش ناوم ڕووناکە بەڵێ ئەناسم ئەبێ زەحمەت نەبێ ئەو کتێبەی سەرەوەیە بەڵێ بەڵێ بابەجان ئەوەوە چیەکەی لێرە بابەجان هاتووم بۆ لای تۆ وەرە بزانمەوە چیەکەی ئەو چییە تۆ زەویشم پێ وەرە بۆ دینارەکە وردە ئەوە تا بێ قەرابی وردەکە ئازامەرە تۆزان چییە هاتووم بۆ لای تۆ ئازام چی ئێ کارەکەم بەرێ درێمەدا بڕۆم بەری با بڕوات فەرموو ئیتر بەز وەرە سەرم بەز ماڵم کاول بکەن بەز وەرە سەرم بۆ دائیرە بۆ باوکی خەڵق شۆفلێتەوە کڕێویت شۆفلێتی سلێمان شۆفلێتی مەحا بەڵێ
ئەوە بەرە بۆ لەتیفەفەنی بەڵێ سێک چۆن تۆش بووی بەدەست ئەمانە خۆ مناڵی ئێستا سیر ناکات گەورە چێیە و بچووک چێیە احتیرامی دایک و باوک ئەوە هەر هیچ و لە بەیانیەوە تا ئێوارە لە ئێوارەشەوە تا بەیانی هەزار ئەمسەر و ئەوسەریان بۆ بکە و هەزار ڕاوڕووتیان بۆ بکە هێشتا کارڕێکەوەی ئێوارە خاتوون هەر لانوتە خۆگەر باتایە و ئەو چۆڵە عارەقە نەبوایەمان خواردایەتەوە ئێستا مێشکم بوو وەدوو کردەوە السلام عليكم. عليكي السلام فرمو فرمو بخير بي يا اخوة بخير بي شاش شكور خوش بسلام. يا اخوة بخير بي خوش بيا. معها بەڵێ بزانت شي اخوة سارديشي بو بينا شەربەت کۆکە يدنا ماستا. نعم شا. مصطفى. تورشی يدنا. وزيرة يعني قال من اخوة بزورة ايه فرمو امريكا والله بقربان هاتو وكان لا كارجكتانا جيجاها يومنيش هجارم ساحدي في السجار في السرخزان بلكو إيه. تسر ايش يقدام مسجد. ايه بس تشاو بس تشاو بس تشاو بس تشاو خنواريتي ها؟ نخير. باشا ماڵتان لێرەیە؟ بله. باشە بەسەر چاو ئیستای نێرم بۆ هین بۆ واریدە مەها بەڵێ مەها بەڵێ وەرە مەها وەرە ئەوە بەلەد بۆ هین بۆ کاتبەکان بەڵێ کاتبەکان بەڵێ بیرە بۆ کاتبەکان بڵێ وایدەی بکەن و بۆم بێنەرەوە یعنی حسێنە فەنی دەبڕۆ ئەوە ئێستا باوایدەی بکەن بیهێنەوە وەڵا وایە شتێکشی خواردایە ساردیە قميش تنا. هین خۆم بۆ جێبەجێکەم تاینە دەکەم لای خۆمان جێگامان هەیە بەسەر چاو بەسەر چاو حسێنە فەندی ئەمە جەنابی مدیری ئەوێ باشە بۆی بەر وەرە 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 دەبۆی بەرەدێ جا وردە وردە سەرم لێ بە خۆم جێگایەکی باشە بۆ جێبەجێەکەم و تاعینت دەکەم عاشق خوا سلامتك. ئەوە گەر خوێنەواری بزانێ جێگا ئەنی هەر بە کاتب و شتیوا تاعین مەکردی بەڵام عەلا کول حال شتێکی باشە بۆ جێبەجێەکەم چەند سەرخێزانن ئێوە؟ بقربان بن صاحبي چوار سرخزاني. چوار ئێمە سەرخێزان ساحێبی 12 سەرخێزانی بتۆ بڕۆ اینجا هەموو من جێبەجێم کردوڵی بڕۆ دەبڕۆ داوای کرد
ئەوە ڕقم و تاریخەکەش بۆ نووسم 2600 ئەمە فرمو حسين فين جرس الدعم من لە جەرەسماوە أبي شكل بو بيك على باك سيرك ئەمە لای خۆت بێ لە پاشێک دوو ڕۆژی تر سرم لێبەرەوە با ئەم ڕقم و تاریخە پێ بێ باشە خوا سەلامەتێکە ئەگەر تاعین بۆم خزمەتیشتانەکەم ممنون وحافظی لێ یاخوا بله ئەمە خزممانە فەقیرە و ئەمە دای مەزرێنم لە کارگەکەی لایمان فەقیرە حسين فني أما خزمي إستايا خزمي كونت خزممانە دەمێکە سري بويا كوريا لما حساب ترتيبه بڕدەرەوە سەر بۆ خۆ بڕدەرە دەی دەبە چاوە سێنێم قسە زلانەکە ڕۆژ باش تەحەدێکە هەمە خۆشی باشە زۆر باشی چاچیش کورد والله باشە بەخێر بێ یاخوا صحتي أحوالي أيوة جامدي باشي شكر سلامة بيا من بيا تزاوي شو روش لدايرة شكل شو روش لدايرة شكل معها بله اگر بانم نکم لخوتو تجوره وجار بجار بلان كبعد جاري تجبان يكم جوي خوتي لي فرصكي بله أما حتى شاكة زانت شي اخوان خوا سلامتك يا والله هيك كاتي كم حطوا مع بعض حسين سوف داغ عيان بريا قيناك ناخذ ناصر والله حزت مشيسة أبيش نحفظ ايه كاك حما خرشي بك بلى صحتي شونا خوش بيا أخوة هواك دميك اللي ما نابرسيتو سرمان أخوة عشان براسي مشغول إيشو كارم زورة راسته خوا فرصتي بك سلامت أريد شيء أنا نم كابلا درس بزيك كارا قلتانا بس سري تو كاك حما خرشي بك توشي روجي رشي خومان بي بدز ان كابلايو بو والله اقل حاول وابروا يعني هاد جزران انما وبجاري لملاي واقر حاول وابروا ماما بيرانا اخر بوشي ايه بوشي ابي بغي بوشي لبر اوي خرابان تيقانو لبر اوي بتوانا بزانا ايج ناكن بزانا نقصانيان هي بزانا خو ايه باش اوتا ايشا كمان لبرشاقي خلقي شو روج ايشك كوانا ويرجو تخيلي لجيرا وليبنو سلومي جنبو سر روزانا عشم بوضخا ايه بويتي شينا منقية كم نجاتي ام بخوا كاقا لطيفة فني كاك حما خرشيبات ام جورا ايشانان لخويات امتا النبي خوي تشاشي لي يا زاني امتا النبي ازال فاشي بفيشيكم بخوا تلقي في خوتا فرمي أنا يبسم ولا جنابي تو جنابي مدير السلام عليكم عليكم السلام جيناني يوم معاش كان غير نقل بله معاش ما ورقرتوه بس ماتي كريكاران تا استاور رجيناو چی؟ ماتی کرێکاران تا ئێستا وەرنەگیراوە اینجا کاچی خۆم ماف لای منە چی؟ من خزمەتتانەکەم معاشتان ئەمێ قایمەتان دواناکەوی یعنی من چیم دەسەڵاتە؟ والله ئێمە بە نیسبەتێک من کە لیژنەیە مەسئولی لیژنەیەکی نەقابیم لە کارەکەتانە واجبە لەسەر شانی من کە ئیشی کرێکاران کەوتووەتە سەرۆی من و منیش بیبەم بەڕێوە ڕاستە تەواوە ئێستاش داوا ئەکەم لێتان کە ئەو داخوازیانەی هەمانە بۆمان جێبەجێکن ئێمە کەم و کوڕیمان نێ لە ئیشەکانی خۆمانە لەبەرەوە پێویست ناکە هیچ شتێک بە ئێمە بڵێ
ئەمە تەشریفی هێناونێ بۆ ئێرە نەخێر وتیان ئەچین بۆ لای حسێنە فەنی و حسێنە فەنی تەشریفی بمان با بۆ لای جەنابی مدیرە فەنی. جارێ جەنابی مدیرە فەنی لێرە نییە بەڵێ جەنابیشی فەرموو لەگەڵ ئەمانای دەفەرموو بۆ دەرەوە دەی خۆی تەلەفۆنێکە بۆ شورتە دادێن بە شەقبیان بن ئەمە چییە مافو تەنافۆ ئالایش فەرموو بچنە بەرەو ژووردا نا زۆر بازدانن گرتن لێدان سزادان هیچ جۆرە پێویستیەک نابەخشە بێمە بەڵکو زیاتر پامان پێوەیە بۆ تەسپاندان لە ڕێ مافەکانی خۆمانە ئەوەش بزانە لەسەر حەق ئێمە دەست ئەەکەین بەگەری شێراوێنینە دەرەوانێ شاکەی گەرشدانی باڵکو ئێمە ئێستاکو نیقابمانێ و نیقابات لایە پرجیمانکە هەر جۆرە چیە هەرە؟ وڵڵاهی نازانم بڵێم چی هاتوون دەستیان کردووە بە قڕەقڕ بەسەر منە من معاشەکەم ترا بۆ ڕۆژە نەفەرموو معاشیان بۆ سەرفکە خۆم معاشەکەم بۆ بردوون بەگمەوە داخوازیەکانی ئەو ڕۆژە بوو کە هێنام بۆمان جێبەجێ بکەن بەڵام تا ئێستاکە هیچی جێبەجێ نەبوو. تۆ لێنەری نەقابەی؟ بڵێ ئەی باشە پەیمانم نایەوتم بۆتان جێبەجێ بەڵێ بەڵام تا ئێستاکە هیچی جێبەجێ نەبوو. دەباشە تا ژوورەکەم وەرم جۆمەر حسین باشن بۆ دەکەی بە قەبری باوکمیان ئەو سمێڵات تا سمیان ناڵم لەم کارگا بێ خوا بڵێم چیتر حەقی نەبێ خەفەت مەخۆ وەڵڵاهی بۆچی خەفەت ناخۆم نەوەڵڵا سەری تۆ خۆش بێ من ئیشی خۆم ئەەکەم بە پاک و تەمیزی بە ڕێک و پێچی خەمە نەبێ ڕۆڵە ئیشی خۆ بکە ئەوە دانیشتە بووی فەرموو خواحافیزتان بێ یاخوا بەخێر بێن خواحافیزتان بێ یاخوا خۆشەویستی دڵ ئەولکیان سەردەخەنەی تۆراوی سەر لێوی زەت هەڵگەڕاوم لەگەڵ فرمێسکی قەتیسماوی ناوچاو سووربۆکانم دیمەنێکی سامناک ئەبەخشن بەژینم خۆزگە و ئاوات و چارە نووسم لە جەنگان لەگەڵ ڕوودا و سۆز و داخوازی دڵە خەم و پەژارش هاوڵە من ببوورە گەر بڵێم هەردووکمان تاوانبارین خوێن گەرمی و دان بەخوانەگرتنمان بوو بەوەی وەرینی گوڵی گەشاوەی کچێنیم لە ساتێکی بێهۆشیدا پێش ئەوەی ناومان بزڕێ و بکەوێتە سەر هەموو زارێک هەڵەیە و کردوتە پیاوانە وەرا پێشەوە و بە زووترین کات بنێرە خوازبێنیم ئەگینا من بۆ گڵ و تۆش بۆ سزای وجدان گوڵی ژاکا و ڕووناک وجدان
گەرخوا بیتاقەیم بۆ دەرچێنێ شەر بێم کە لاوەیە بکەم بە قەسێکی زۆر خۆش بیکەم بە سێ ژوور و حەدیقەیەکی خۆش ڕێحانە بەشەی تا بڕێم جا ئێوەران دانیشم ئەفەندم کورسیی تیادا بنێم بۆ نوبەرامی ئەو حەدیقەیە بچێ بە لوتمە یا ڕەبی دوشمنیشم کرێتی نەبی صاحب ما زۆر سێرم والله هەر ئەوەی ئەمێنێ کە ماڵەکەی پێ تەمیر بکە یعنی ماڵەکە بگۆڕێ بە نوعێکی کە ئاول بەڵێ بابەژیان کوڕبەوە بۆ چی ئەگری کوێ دێشێ بۆ ئابێ تاقەتی بابەجیان ناگرین پێکەنم پێکەری بەڵێ پێکەنم کوڕم چۆن وا پێکەنی ئەو گریان ئەگری کاوێمە تێک ئەوڵتی مەحە تێکچووە نە بابەجان هەموومان تێکچوین هەموومان تێکچوین معنای چی ئەمە یعنی مەحەش و عەولیش تێکچووە معنای چی ئەمە کوڕم خەفەت مەخۆ باوکەکە چییە چی لێ قەوما من باوکتم باوکم چییە یە پێم بڵێ بابەجان تێگەی پێ دەڵم دوایی ئێخر کەی لێمەڕی کوڕم ئێستاکە من باوکم هەیە لە باو دڵسۆزتر بۆ کوڕ باوکەکەم باوک حەزەکا کوڕی لە خۆی زیاتر بێت دە پێم بڵێ ئاگرم تێبەربوو دە پێم بڵێ بابەجان وەختێ پێ دەڵێم کە ڕاستی بۆ دەرکەوێت کوڕم قەناعەتم پێ بکە ئێستاکە شێت بووم پێم بڵێ تۆ ئینسانی چی بابەجان پێوتنێ پێت دەڵێم کە زەردەخەنە لە چاوا کابەگریان معنای چی ئەم قسەیە ئەمە معنای چی تۆ ئەم قسانە کردی پێم بڵێ چییە تۆ کوڕم من باوکتم من بڕبڕەی پشتم بابەجان ئەو کاغەزە نا بابا ئەو کاغزە ئەو کاغزە چی ئەو کاغزە بابەجان ڕاوەسە خەی ناکە منێکەمەوە بابە فەرموو لە کۆڵانەوە جۆم لە دەمتە یاخوا بەخێر بێ حسێنە فەنی ئەوە بۆڵە بۆڵ و هەراوریایە چییە؟ هیچ نییە والله هیچ نییە هەر لەگەڵ عەولات وەزێ مەگەر کوڕیە مبارەکە نەبی تۆش بۆ تێرەفەنی باوکی پیاوێکی خەفە واللهی زاهری لە باشە چێت الحمدلله باطنیش خوا حسابە حسێنە فەنی بەخێر بێ یاخوا بەڕاستی ئەم ئەسرا بێتاقەت بووم هاتمەتا ئەم چاکانەکەی ئەو دیۆوتم باش بسێژی بەم لە مەحە یا ڕەبی بەخێر بێ حسێنە فەنی نازانم ئەم کوڕم ئەوەی کاغز و نازانم چی و بەڵ بە کاغەزی چی کاکەی من باسی کاغەزم کوڕی سێنە فەنی چەند ساڵە من لەگەڵیانام و یەکما مەناڵەکانی وەکو خۆمان تێکا وەکوم ئەولای خۆموان چی هێلباری نەشاینەوە ئاخر بابەجان کەی من باسی کاغەزم کردووە آخر ئەو کاغزەی کە بەدەستەوە ئەو خێرەوە با بزانی چی ئەم کاغزە چییە؟ آخر بۆچی ئەو بزانێ بابەجان با بزانم بۆ دڵم شەقی بر حسێنە فەنی ئەی چێگا؟ باوکم مێشکم تەقی چییە قەی ناکە دێشی مایە کوڕم حسێنە آخر بابەجان هیچی تیانە بەسەری باوکم ئێقەی ناکە کوڕم ئەمەدانە تۆ بیێنە حسێنە فەنی زەحمەن نەبێت بۆم بخوێنەوە بزانم ئەمە چییە ئەم کوڕە لە بانیەوە فڵۆف نەگرت ئەمان بابەجان آخر هیچی تیانە وز بە کوڕم وز بە آخر بۆ بیخوێنێتەوە بۆ وز بە کوڕم وز بە واللهی مەحە عینەکەکەم پێ نییە جاتە چاوەیت ناخوێنێتەوە واللهی بڵێم چی باسی آخر بابەجان خۆم بۆ دەخوێنمەوە کوڕم وز بە باوکم وز بە خۆ سەمەر کە فەرمێت یەکمە خۆ
خو محرج علي كم سرميتك ما باش اللي كان حسن بني اخري شيء رجال خۆشەویستە كم ايه رونا خۆشەویست رونا كاغس نا اول سەبرکە چییە؟ ئەول خۆشەویستەکەم ئەول زەردە خەخە خمي وابستا هیچی لێ تێناگەم حسين فني خۆشەویستەکەم ئەول زەردە خەخە خمي وابستا هیچی لێ تێناگەم حسين فني زحمة نبي اگر بأرشي نزاني بزانا اعمي خوار وكو كيما معادة دستي بياني بزانا اعمل كي ايه بابا جان بوشي بزانا ورم وزبة وقسمك اخر بو بزانا ورم قسمك وزبة ما سيري اوي بوكم لو اتشي بيشتي بيو بلين اخواتي وكو دستي تشكتي يشي بريوة واقر بيتو شي ايما واكا هالسري ليه ابري نخوانك يا قزح سري ابرم سرتي قيشتي والله سري ابري جاء حزك بينا بانا وكشي ناوكشي اي ناوكي زي تشوي نسيوا عود بلا بابا جان ولا فيش عرف يا اخي بوب زاني ولا كلهم ولا بناوة في باب زاني كيه بينا حسين فني بلا ناوة في كيه استا زور بباشي ناوكي ودركم خۆشەویستی تێ گوڵی ژاکاو ئەوە تۆ بۆ تێکچووی حسێن فەنی من؟ ئەڵێم هەتیوەکە لەوە ئەچێ بزانە حەزی لە چی کچێ کردو و دوای چ کچێ کەوتووە ئەوەیە مەقسەکە ماڵی وێران بێ مەحە باشە من بۆ چی هاتم و تۆ چیم پیشانەی و چیم بۆ بخێنمەوە تۆ هەر مەوزوعەکە لەبیر من بردەوە تۆ هەستە بزانم پێم بڵێ بزانم چی کرد بۆ مەسەلەی خانۆکەم وەڵڵی حسێنە فەنی بۆ خانۆکە و هەرێکم بۆ دۆزیوەتەوە بە قەبری باوکم و بە قەبری مەرحوم یاغری ئەمە نەچەوە یاغری چییە؟ یعنی چەوە بۆ سمێڵی بریقەیە لەوە ئەچێ دەمی تۆشم چۆکردوە وتی ئەگەر شتەکە ڕێکەوت تۆ حەقن نەبێ محاللاوە دەوەرگرە باشە چەند والله 1100 دانە دیناری نەقتە كل بي حسين فني خانو قيم بارناك مردنا ب600 دينار نقصانه تو ريحه قريبه قرني لقجان بكو هرچوني بي هولكم بو بيشتي شان في زربكي دبح بشو كسير نقرات عليكم السلام فرموا عليه مرة اللي فرموا او القاعدة وشيه ما دورش نمجي وانجام نسلي نعتوا بالمكتب لا والله لفرموا برو القواني كتالوج لينو لغاو موسيقى بام 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 عزيزي كسمي
ولا باكي دل بكان فراش حتى باش قالوا قاش يعني خوش بكاك بختيار بخير بي شاش شكور صحتي باش شكر باش خدم بارچين اخوار بدنش ايه كم ناشا ايه شاش شكور خوش بكاك اول جمشيد والله بكاك بختيار والله ايوان لياتوا ناوكي خوشم لفكر شوتو والله هو قادو روش نمجيوي اليك ما هي نمجيوي بخواتر بلم چی کاکە بەختێر اي باش دوو ڕۆژە بۆ نایدەوە قوتابخانە نەخۆشم ئەو بەختیار جان نەخۆش گیانی بەختیار جان لە دڵا نەخۆشم لە جیانا نەخۆشم بەختیار ئەی باوقار ئێمە پیاوین هەموو شتێکمانێتە ڕێ چ پیاوێ بەختیار جان پیاوێ تەنها بەناو پیاو بێ تو خوا کەی پێڵێن پیاوە ئەوقار هەمومان پیاوین بەڵام ژەلەستەی چەپۆکی ڕەش و نەهاتی یاساین و ئەوەش چارەنووسمانە یاسا و چارەنووس بەڵێ تەنها چارەنووسە زانەخەنەی لەسەر لێوی تۆ گۆڕیوە بە فرمێسکی پەشیمانی نا بەختیار بەختیارەوەی لە چارەمان نووسراغێ منێ کوژێنمەوە بەڵێ یاخیە بم لە چارەنووس لە تۆ لە خۆم لە کۆمەڵ قاژیان هەڵەشەمە بە من هاوڕێتم زام چوڕیاوە بەختیار جان ئەگەر هاوڕێمی لێم مەپرسە وستە مەڕۆ بابزانم چییە تێگەشتم خوا حافیز خوا حافیزی بێ کاکە بەختیار ڕووناک جان بەخێر بی بۆ جوابم نایتەوە مەڵێ ڕووناک جا ڕووناک جان دۆزەخی تۆ باشتی کامەرانی منە نامەکە پێگەشت وا لە دڵما ڕووناک جان بڕیاری چیدا چی ڕووناک جان نازانم ملی هەر ڕێگایلی ئەگرم لێم تەلبەت کراوە ئێمە تاوانم پێڵێن نا تۆ بێتاوانی ڕووناک تاوانت نییە ئێمەلاەکەم نازانم بووە بەسێتی ڕووناک جان بەس بگری بەس بەگریان جەرگم ببرە ڕووناک خۆم کەم خەفەت نییە تۆ داگری کەسە دنیاڕۆ ناڕبن بەدەڵم نییە دازەکەی ڕووناک جان بەدەستی خوان تۆ قیسارشکەی و دانەخوارە گرتنم گردەکەی خۆشیان سەدان سارەتە بەدەستەوە تۆڵەتۆڵە ڕووناک جان ڕووناک تەنها چارەسەرەوەیە بێ کۆناکەین بۆ شاریشتر ڕاکێن مستەحیلە هاتم
بە ڕێگایەکەم بۆ بدۆزنەوە. ڕێگا ڕێگا بەرەو شارێک چه وڵاتێک چه ئینسانێک تا لێگاڵی ئێمە بە تەنها ڕێگای من ئەوەیە بنێرە خوازبێنێ. ڕووناکژان خوازبێنی تۆ لای کێ؟ بۆ شارت نین؟ ناڵە مەڵم باوکو چۆن تۆ ئابن؟ تۆ بنێرە لای باوکم من خۆم هەموو کارە تاتە ئەگەر چی ئێمە وا بکە هەر سەری ئەبرین سەری ئەبرین سەری ئەبرین. ڕووناکجان ڕووناکجان تەنها چارەسەرەوەیە سەری خۆمان هەڵگرین بۆ شاریشتر ئەوەش بزانە کە ڕێبازی ڕزگاری و بێگەشتنمانە ڕووناک. مستحیلە ئەرز و ئاسمان لێک باش دووبارە ئابڕ خۆم نادەم و ڕاکەم تاکردن نییە. ئاخر ڕووناکجان ئاڕوچوون لە بێدەسەڵاتیمانە. تۆ ئاگاد لە چییە؟ لە سەڵاتی خەڵکییە. خەڵکی سەریا لەبەر ڕووناک باسی چی بۆکەی تۆ؟ خەڵکی خەڵکی هەموو ساتێ خەڵکی. من ئەمانە نازانم. ئیم شەوکرێکی دەکەوە ڕێگایەک دانێ بۆ سەرگەردانی خۆمان سبحەینی سەعات هەشت لەناو دەرگاکە چاوەڕێی جوابەکەی ئەمەم ئەمانە نازانم. داوەسی ڕووناکجان بۆ ئەوەندە پرسنەوەکی من ماڵی خۆمە ئەبێ لە کێ پرسمی تر؟ فەرموو بابەجان. تێگەیشتم نەخۆشی چی ئەوە نەخواردنی تۆیە و نەخواردنی باوکی تۆ. پێمەوتی هەتی و مەکتەب تەواوکە ئەو بوو بابە من جلی سمۆکن لەبەرەکەم بابە من جلی چەتەلۆک لەبەرەکەم ئەگەر باوکی خۆتم نەدیایە ئەوکم سەفیر بۆ بوو بەڵام نازانی باوکم حەی بەڕاشە. ئای ڕۆڵە ئەوەی بە قسەی باوکی نەکە ئاوای لێ. مەها مەڵێ سێرم چییە؟ سێرم بە قەدری باوکم لە چایخانە جێگای وا دەست ناکەوێت تاوڵەیە دۆمینەیەک ئەو قاسەکەشان پێچایەوە. ئەوە چ نامەقوولێکی کردو؟ ها؟ ئەم قسانە چییە؟ بڕۆ ئەوەکە بەرە بۆ مدەقیقەکان باق و زەقردی بکەن. ئەی جەناب نافەرمی ئا بڕۆ بۆیان بەرە. لە دوێنێەوە چوونەتەوە ژوورەوە نایەنە دەرەوە. السلام عليكم. عليكم السلام. هلا بخير بك. كن صحة الله فرموا لي وين شلون
باش سنة باش باش ساعتي ساعتي باشا يقول اللي بيرم لكم بله بو خانه كوتشي كر والله كاتي خوم هبي برم تشي بحزار شر شقو ام سرو او سرو محي فراج بينو كي بلي يام بعزار دينار باشا يا قزابي نجاتي بو بيشي اوتم ايوه هزار الصيا الناوة بسري تو بهزار حاط صد هزار دينار ينامي باشا يا قزابي نجاتي بو خلي كله بو شي بيه قزابي يشتا 600 دينار النقصان تو قال لك شي 600 دينار بله تو تنسى 600 لا نقصان زاري 600 دينار نقصان اميك دوهام هلك إيوارا قرامه ومعلوه خاتوني جنم دسي كل ببولابو خط خط بسرمه ايه تشيا ولا قارنية اما تشيا هستي كدوا خانو كم فرشتو كشي دايك چاد باوك چاد اخم من نقصان ميو پارم ميو بيويس ما ام پاريو نا هيش بايتينم ولا تاشخم عبا يا بسريو من عارة كاني بزاق وزريق بسر ما بجيشتو بوخوي لي اوروي باشا احسن فين رسم سيب كما عزيز بي والله شعر كان يقول لو ما تواب توريا جاء علي تشيكاك ده صلاتي يعني تشي بكمل ها ده صلاة مشي والله هي ما أنا خوش بو هاي باشا مدخلتي عنكر أوا يستعد دوان هاتن بله دونيش ديش أمان دوان هاتو چونه تجوره من نمدي كچونه جوريتنا هاتنا دروا ايه چي أم بابر قرتن فصل شيم ليك خوما لهمو سريكا وهرتياتشو السري تو نتي ففني وقتا بيشكم بوستي وقتا شقبا نازل تشيكم النازل سلفني سلفني بيستي بتاعك وحسين الثاني بيستي بتاعك كمان سنة ثانية بغصتي خوت ومن روم توش جاوشوني باخد هاني جو ميريا وانا والله كاشي خوب جاوشين ابي تشي بي ها اصلا ميشكم هر ايش ذاك بيت جو وستا هر وستا يتشي طاو خوديشم ده انا دقيقة اللي ميريا ميريا خوي ساكيبي والله ابراهيم شيكاكا كاغلتي دانش تبوي خوارم تدي بس اخيش النبو شكرتك انتصاصك حاضرين واميشي والله ابراهيم شي او ظروفك معنا كاكا ومتاثر ما انتيات شو ممنون فاهم درتشو فحافظين الكتاب درتشو بسيري كبيرة بينا عينك كل عينك كل بينا فايشي كريم فهمت حسين في بقى ليه سيد ما كده دبكا حسين فني بو خاطي خوش تكزو خوش بقبل الكراكم زور خوشه حسين فني درتشو شو لك دي حسين فني بو خاطي خوش ده توضيك لما تصلي أما الأول منها أما يعني أولا نيبور يكتب ما أولا في من احترام القيمية يغلط بونا بيأخلي أما يعني جايبك إيه دي فرمو نو حاوت ايش إيه ايش إيه
إذا فلان بيحسوك في غزالي. أمان فوت أمان فوت جادا بينوصل أمان كيف؟ سنة بلى ما هو دفتري أو بدون جرمه أو بليل بتيه اشتغلكم عليك تتخوات سري في غمر وسيري أأمك أخذ لها مش كيف معاني إصبارها أوراق شيء أبي بيد جاتها بلى بلى فلو إيه رقمتين وحاوت هزارو إيه بيانصو بستوبيانج إيه إيه ما كسبتها أما يا رجلك إيه أما جائزة أولى رقم أولى الثانية إيه الثالثة إيه مش أما ليش أنقص هيك جاء جاي من جوارة هيك إيه أنا أوش هيك إيه أنا ختش ما هيك باشا خاتياني شلون والله أولي لك يكون عندنا جاو شك فمؤامرة كيف أوابو شيء جايكم السوفا بطاقتاش مدرسو ايوش كيف قتل بوغ الخل شيم لي اكل ليه كم لا احترمني لا طالما حكي به فأنجاني هذا مسؤول يدلك الذنب باوكي لما اقول بقى روز مجدي اول باوكي ومامو اول أجمل اول سلطان كيف دستي خوي ذكا اقول لك امراني خوي بلا نمزاني أمهرا قولي أخو كان أو بطاقانا كونن أو الاستيتشي كيه من زانين بيسو دبوية بخشين بتو سنة ثانية تلخبطش سنة ثانية ايه هو أما ينجاني استمكاري بقولي باش يا سوكار ايه هو بخوا بنيت وسدي لنا ابقى سيسينا وكبد انا
باویش بڕۆ قەی ناکە ئەوڵ باویش بڕۆ ئەوڵ ئەبزان ئەوە چییە؟ ئەوەل گیان کاتی ئەم نامەیەت پێگات ڕووناک پاچە خەڵوزێکە دوای ئەوەی تەمەنی جوانیم شاڵاوی ئاگری کەوژمی مەرگی بۆ دێنێت مەگری و ڕووی خۆت مەشارەوە بەڵکو بە قاقای پێکەنین جیهانی چارەنووس بێنە لەرزین ئەو چارەنووسەی ئەم ڕۆژە ڕەشەی لە چارەنووسین داواشم ئەوەیە ڕێی شادمانی دەیت لە قەبرا بمگریتە باوەش و یەکسەر بچۆرە لای باوکم و خوازبێنیم کە بگەڕێرەوە سەر تەرمەکەم تا لە نێوان فرمێسک و شینی کەس و کارمە ئەڵقەی خۆشەویستی بکەیتە پەنجەم لیان بپارێرەوە و پیان بڵێ لە ژیانە خەم و ناسۆر هاوڵەم بوون دەبارێن بن ئاڵقەی شادی لەگەڵ خۆما بەرما گۆڕەوە خەزانی خەم ڕووناک بڵێ بەڵێ من ڕووناکم من زووتانم هەرچەنە خۆی ئاگری لە ناشەی خۆی بەردا بەڵام منی دەهەر پیس لێپاتەرەوە بۆم بۆ لە ناوچوونی بۆ زووتاندنی من تاوانبارم من نا تەنها تۆ تاوانبار نیت هەموو تاوانبارین چونکە ئەوە بێدەسەڵاتین ناتوانین یاخیب بین لە چارەنووس و نەرێتی کۆمەڵایەتیمان من تاوانبارم مەوە بزانن لەمە زیاتر کەس نییە تاوانبار خوا لە منە شتێنە بۆ داوای حسینەکەن فەورەن بچێ بۆ بەگا وا حسین مت تازە هیچ ناکێ ئێوە جەردی تابات بکەن کەم حاسبی تازە داواکەن ئەوەش بزانن هەمووتان کەوا مردنی حسینە فەمی هیچ زیان لە کارگەکەمان نادات بەڵکو ئینسان ئەگەر هات و هەستی بە مەسئولێت نەکرد و ئیشوکاری خۆی بەڕێک و پێچی نەبدەسەر ئەمە ئەنجامێتی کەواتە بام بێ بە دەرس بۆ هەمومان کەوا لە ڕادیدا نەدەین و درێژی نەکەین لە ئیشوکار و خزمەتی هاووڵاتیان چونکە میلەت هەر لە ساوایەکێوە تام پیرێکی تێ ئەگا زۆر باش سامانی وڵات بۆ چۆ ئەچێ میلەت بۆچی دواکەوتووە تۆ ئەی لە پیفەفەنی ئێوە هەمووتان بەسە شارێ بکەنەوە هەتا کەی گۆڕینەوەی ویژدان و نیشتیمان بەبارە هەموو دەنگتان بکەن بێک و داستانی چارەنووس لە خاکە پێشەو بکەین
That's nice.